بەناوی خی گەورە بینەرانی بەڕێز جارێککە تینەوەلاتان لە بەرنمەیەکی تازای بەرنمەی ئارێزدەدا وەکو پێشتر لە بەرنامی پێشودا ئاماژەم پێدا هۆکاری جیابوونەوە کە ڕژێکی زۆر بەرچاو و زیادی کردووە لە بەرنمەیەکە نەمانتوانی تەواوی بکەین بۆیە ئەم جارش هاتینەوەلاتان بۆ قسەکردنەوە لەسەر هۆکارەکان و چارەسەرەکان بۆ نەهێشتنی ئەو ڕێژە زۆرەی جیابوونەوە لە هەرێمی کوردستاندا. سەرەتای بەرنمەکە چینە لای راپۆرتێک کە لە دادگاکانەوە چۆن قسە ئەکرێت لەسەر ئەوەی و لایەن ڕێکخراوەکانەوە لەسەر چارەسەری ئەم حاڵەتە و هۆکاری ئەو زیادبوونی ڕێژەی تەلاقە. سەرەتای بەرنمەکە چینە لای راپۆرتەکە و دواتر دێینەوەلاتە. خواستی تەلاق و جیابوونەوە ڕەنگە لەگەڵ سەرەڵدانی هەر کێشەیەکی خێزانی لە ناخی یەکێک لە هاوسەراندا دروست ببێت. کرداریکردنی ئەو خواستە یان نەهێشتنی پەیوەستە بە چارەسەرکردنی کێشەکان لە قۆناغەکانی ناکۆکی نێوان هاوسەراندا بە بڕوای بەشێک لە چالاکانی مافیا ئافرەتان تێگەیشتن و ئارامگرتن هەنگاوی یەکەمە بۆ چارەسەرکردنی کێشەکان و خواستی تەلاق و جیابوونەوە. ژنومێرد هاوکاری یەکتری بن بۆی ئەم ئەزمێتیە پەڕێنن کێشەکانیان نەبێ بە کێشەی خێزانی لە ئەنجامی کێشەی ئابوووریەوە لە لایکشەوە ئیشی دەسەڵات و حکوومەتە لە کاتی ئەزمەی ئابووری و سیاسیە کێشەی کۆمەڵایەتی لەبیر نەچێت گرنگی بەم بابەتانە باکە و چایەک بۆ کێشانەیە بخشێنێتەوە کە ئێستا لەناو کۆمەڵگای هەیە نەک ئەوەی کە لە کاتی بوونی کێشەی ئابووری یا سیاسیە ئەم کێشانە بەلاوەکی سێر بکرێن و ئیحتیمامی پێ نەدرێن. و بەنسبەت کێشەی ناپاکی هاوسەریەوە بە هەمان شێوە ئێمە هۆکارێکی بۆ گەڕێنینەوە کە لەگەڵ هاتنە ناوەوەی تەکنەلۆژیای نوێ بۆ ناو کۆمەلگای ئێمەیە خەڵک هۆشیاری تەواوی نییە لەسەر بەکارهێنانی ئەو ئامێرانە تەنها لایەنە خراپەکەی ئەبینن ئەبێت کۆمەلگا هۆشیاری هەبێ بەوەی کە ئەمە چەند سوودی هەیە لە ناو کۆمەلگای ئەو نەژزیانی هەیە پێویستە خێزانەکان هۆشیار بکرێنەوە بەرچاوڕوونیان هەبێت لەسەر یاسایانی کە لە تایبەتە بە خراپ بەکارهێنانی مۆبایل هەوڵ بین کە ئەو کێشەی کە لە نێوانیانەیە گەورەتر نەبێ چارەسەر بکرێ بەڵام ئەوەش بەڕاستی قورسە. چارەسەر لە نەبوونی کێشە خێزانیەکان بەڕاستی ئەبێ پێش پرۆسی هاوسەرگیری بێ ئەو کاتێک کە گەنجان بڕیاری هاوسەرگیری ئێن و ئەچنە ناو دادگا گرێبەسی هاوسەرگیری ئەنجامدەن پێویستە لەو کاتەوە ئەو کەسانە هۆشیار بکرێنەوە بە ماف و حەقەکانی یەکتری هەر چ ژن لەسەر پیا و چ پیا و لەسەر ژن لە ڕووی یاساییەوە لە ڕووی شەرعیەوە لە ڕووی کۆمەڵایەتی ئەو ماف و ئەرکانە چیە لەسەریانە پێویستە بە پرۆسەیەکا بڕۆن جا پرۆسە لە ناو دادگا بێ یا لە دەروی دادگا بێ پێویستە هۆشیاریان بدرێتی هەم لە ڕووی جەستەییەوە هەم لە ڕووی دەرونی ئەو کەسانەوە کاتێ ئەچنە ژیانی هاوسەریەوە. من پێم وایە هۆکارێکی کە کێشە و ناکۆکی لە ناو خێزانەکانە زۆرە نەبوونی هۆشیاری یاساییە لێک تێنەگەیشتنە بۆی پێویستە کار لەسەر ئەوە بکرێ و ئەمە ئەرکی وەکو باسم کرد حکوومەت و دەسەڵاتە بە پلەی یەکەم کە پێویستە ئیش لەسەر ئەو پرۆسەیە بکە نەگەوەی کە گەنجان تەنها بچن گرێبەستی هاوسەرگیری دەربێن و فەحسێکی خوێنی ڕۆتینی بکەن کە خوێنەکانە گونجیان ناگونجێ پێویستە بە کۆمەڵەیەک پرۆسەی ترا بڕۆن کە ئێمە زۆر جار و کوڕێکخرا پرۆژەمانیاوە لەسەر ئەو بابەتە بەڵام بەداخەوە تا پێستا هیچ کام لەو پرۆژانە ئیشی پێ نەکراوە بۆ هۆی پەکەوتنی پەرلەمانەوە بۆی کۆمەڵێ کێشەیەوە کە ئێمە بەردەوام کێشی سیاسی و کێشی ترمان هەبووە و هەروەها لە کاتی ژیانی هاوسەریشە بە هەمان شێوە پێویستە دوای ئەوەی کە کێشەیان هەبێت و ئەم ژنومێردە و بڕیاری جیابوونەوە ئەیان لە دوای جیابوونەوەش ئەگەر بە تایبەتی ئەگەر مناڵ لە نێوانیانە هەبێ پێویستە ئەم ژنومێردە جارێکی تر بە قۆناغێکا بڕۆن لە دوای جیابوونەوە کار نەکاتە سەر ئەوەی کە ئەم مناڵە سەری لێ بشێ یاخود ئەم مناڵە دووتر بێت ببێت لە بینی دایکەکە و باوکەکە. ئەگەر ئێمە بین بەرپرسیارەتیەکان دابش بکەین دیارە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بەشی شێریان بەرەکەوێ بە هەر سێ دەسەڵاتەکەوە دەسەڵاتی تەشریعی لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکار هەر سێ دەسەڵاتەکە بەرپرسی یەکەمن لەوەی کە نەتوانراوە ئەم دۆخە چارەسەر بکرێ وەکو نەیانتوانیوە سەرەتا ڕێگە بەم قەیرانە بگرن لە ئێستاشە نەیانتوانیوە چارەسەرێکی بۆ دابین بکەن لە دوای ئەوانەوە ڕاگەیاندنەکانیش بەشێکیان بەرەکەوێ لەو بەرپرسیارەتیە کە ئەوەندەی قەیرانە ئابوووریەکانیان زەق کردوێتەوە ئەوەندە خەڵکیان فێری ئەوە نەکردو چۆن تەعامل لەگەڵ ئەم قەیرانەیە بکە چ لە چین و توێژە جیاجیەکانی کۆمەلگاکەوە لە گەنجان لە بەتەمەنەکان لە ئەوانەی کە لە تەمەنی کامڵیە و بەرپرسیارەتیان لە ئەستوایە مەفروض وا بوو ئەمان خەڵکیان فێر کردە چۆن تەعامل لەگەڵ ئەم جۆرە قەیرانەیە ئەکەن لەو خێزانەکانیان چۆن بپارێزن لەو لێشاوە کێشەیەی کە ئەیا بەسەریانە بەسەبەبی ئەم قەیرانەوە دیارە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش و بە تایبەتیش ئەو ڕێکخراوانەی کە ئیش ئەکەن لەسەر پاراستنی یەکبوونی خێزانی ئیتر چما
مافی ژنان بێت مافی ئەندامەکانی خێزانەکەی تر بێ مەفروض وا بوو ئەوانیش هۆشیارەتی زیاتر بڵاو بکەنەوە لە ناو چین و توێژە جیاجیەکان و ئەندامانی ناو خێزان کە هەتا چەند ئەمانە خۆڕاگر بن چ وەسیلەیەکیان فێرکەن بۆ خۆڕاگریەکە چ وەسیلەیەکیان فێرکەن کە چۆن خۆیان بپارێزن لەوەی تووشی لێکترازانی کۆمەڵایەتی نەبن. مامۆستایانی ئاینی و بەشێک لە ڕێکخراوەکانی مافی ئافرەتان باز لەوە دەکەن ئەگەر چارەسەری خواستی تەلاقی دوو هاوسەر بە دانیشتن و تێگەیشتنی زیاتر و کەسوکاری دوو لایەن چارەسەر بکرێت ئەوە چارەسەری بنەڕەتی بۆ سەر هەڵنەدانی هۆکارەکانی تەلاق لە کۆمەلگا بە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەکرێت کە دوجار زۆرینەیان لە دادگاکاندا یەکلایی دەبێتەوە. جانە خوای گەورە سوبحانەهو وتعالە ئامۆژگاری هەردوو هاوسەرەکەکە فەعیضوهن دەبێ ئامۆژگاری نوسح قسەی جوان لە بینی یەکتریدا هەبێت و ئەو ئامۆژگاریانە بە هەند وەربگرن هەر یەکیان خۆی بەڵتەسۆ زانێ بۆ ئەوی تر ئەگە کێشەکان وای لێ هات لە بینی یەکتریدا نەتوانرێت کەوا چارەسەر بکرێت ئەو کاتە خوای گەورە فەرمێ فەبعەثوا حەکەمەن من ئەهلی و حەکەمەن من ئەهلیها چەند خزم و کەسوکارێکی ژنەکە لەگەڵ چەند خزم و کەسوکارێکی پێوەکە کە کەسانێکی دانا و عاقڵ و ڕێکوپێک و دڵسۆز بن خوای گەورە فەرمێ بە هەردووکیان دانیشتن لە کێشەکەیان بکۆڵنەوە لە دوای ئەوە یوریدا ئیصلاح یوفق الله بینهما خوا فەرمێ ئەگەر ئەو دوانە نیەتی خێران هەبێت نیەتی چاکەیان هەبێت بێگومان خوای گەورە سوبحانەهو وتعالە ئیصلاح و چاکە ئەخاتە نێوانیان و ڕێکیان ئەخاتەوە بۆیە بەڕاستی خۆیان دەبێت پێش هەموو کەس خەمخۆری یەکتر بن دەبێت خۆیان ئامۆژگاری یەکتر بکەن لە بین یەکترە کێشەکانیان چارەسەکەن سەرەتا نەهێڵن بچێتە ماڵی باوکی هەردوو لە ئەگەر چوو ئەوێ بێگومان کێشەکە وردە و دەبەرەو گەورەتر ئەڕوا ئەگە وای لێ هاو گەورەتر بوو چارەسەر نەکرد ئەو کاتە دەبێت کەسانێکی عاقڵ و وشار و هۆشمەند لە هەردوو لە دانیشن بۆی کەوا لە کێشەکەیان بکۆڵنەوە ئامۆژگاریان بکەن نوسحیان بکەن جاری وایە ڕەنگە لە ئامۆژگاری ئەو کۆمەڵە کەسانەوە بتوانن ڕێگەی چاکە بگرن و وەز لەو شتانە بهێنن کەوا بۆتە هۆکاری کێشە لە ژیانیاندا. بەردەم دادگاکان لە دوای دانیشتنەکانی خواستی تەلاق تەنها دوو جۆر بیرەوەری بەجێ دەهێڵێت یەکێکیان جیابوونەوە لە خێزان و هەڵوەشاندنەوەی ژیانێکە و ڕەنگە دنیایەک کاریگەری خراپ و دەرکەوتەی خراپی لێ بکەوێتەوە یەکێکی تریشیان دەستپێکردنەوەی ژیانێکی نوێیە بە بیرکردنەوەیەکی نوێ کە تاکە چارەسەر بۆ هەردوو ڕێگا لێک تێگەیشتنی هاوسەرانە. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە بەرنامەی ئارێزە. دیارە وەک لە راپۆرتەکەشا پێشتریش بەرنامی پێشوش ئاماژەی پێە یەکێک لە گرفتە هەرە گەورەکان کە ئێستا ڕێژەی تەلاق لە هەرێمی کوردستاندا کە وەکو باسی لێکات تەنانەت ڕێژەی زەواج زۆر کەمی کردووە ئەوەی باسێکە کە لە 2014 لە 13 حاڵەتەوە لە 2015 بۆ بە 6,000 کەەوە ڕێژەیەکی زۆر کەمە خەتەرترین لەوەش باز لەوەکە کە لە 6,000 حاڵەتەکە 2000 جیاوەوە یعنی یەک لە سەرسەی پرۆسەی زەواج بۆ جیابوونەوە کۆتای پێاتەوە کەمەش زەنگێکی مەترسیدارە کە قیوایە دەسەڵاتداران ڕێکخراوەکان لە کۆمەڵگەی خۆمانە ئێستا هەڵوێستەی جددی لەسەر ئەم بابەتە بکەن و ئاماژەکانیش باز لەوە کات کە یەکێ لە گرفتە هەرە گەورەکان کە وای کردو ئەم ڕێژەیە بە بەرچاوی هەم دابەزینی ڕێژەی پرۆسەی جەواز هەم تەلاق زیاد بووە ئەگەڕێتەوە بۆ ئەم کێشە دارایی کە ڕوو لە هەرێمی کوردستان کردووە لە ماوەی ساڵی 2015دا کێشەکە زۆر گەورە بۆ بەداخەوە لە 2016 بە هەمان شێوە بەردەوامەکەمە معنایەوەیە لەم ساڵیشا کێشەکە زۆر بەردەوامترە بێ بۆچی ئەبێت کێشەی دارایی وای کرد بێت خێزانەکان بەرەو هەڵوەشانەوە بڕۆن ئەوە ئاساییە بڵێن کاکتۆرۆزان زۆر ئاسایی بڵێن خەڵق نەیوێراوە زەواج بکات چونکە نەسولفەی زەواجماوە نە ئەمەلی هەیە مەعاش هەبێ و یعنی ترسێ لەوەی بچێتە قۆناغێکەوانێک کە مەصاریف و ئەرک و هینێکی هەیە کارچە نەمەش ئەکرێ لەمە دووا کار لەسەرەوە بکرێ مەصاریفی زەواج و تێچوونی با بڵێن پرۆسەی هاوسەرگیری کەم کرێتەوە بۆ ئەم حاڵەتەش چارەسەر کرێ بەڵام ئەمە بەرنامەی ئەمڕۆنێ موچەکە بۆ نیوە ئەکرێ باز لەوە بکرێ یعنی ئەمەش مەصاریفی زەواج و ئەوەی هاوسەرگیری ئەگەر پێشتر بە خانوێکی گەورە نەبێ ڕازی نەبووە لەمە دووە بە ژوورێکی ژەو کەسە قەنەعەتکە و پرۆسەکەی بەردەوام بکە بەڵام بۆ ئەبێت ئەمە هۆکار بوو بێ بۆ جیابوونەوە یعنی بۆ زیادبوونی ڕێژەی جیابوونەوە کە ئەمە داخەوەڵم هەر هۆکارەکانی کە پێشتر ئاماژەمان پێە بەڵام ڕێژە زەخەکەی زیاد کردووە یعنی کێشەکان خۆی هەبووە بەرپرسیارەتی هەڵنەگرتن و ئەوانەی کە پێشتر باسمان کرد هەمووی هەیە بەڵام کێشە داراییەکە وای کردووە ئەمە بتەقێتەوە زیاتر ڕنگ باتەوە ئەم دوو کەسە لەمە پێش کۆمەڵی کێشیان هەبوو بارچی حاڵەوێدانیان بەخۆیان گرتووە پرۆسەکان بەردەوام کردووە ئێستا کێشەکان دووقات و سێقات بۆتەوە بەهۆی ئەوەی ئەزمەی داراییە کرێخانوو نییە پارە نییە مەعاژ نییە و بازار نییە و پیاوەکە خۆی لە دەرەوە کە دێتوانێت بە کۆمەڵی گرفتەوە دێتوانێت لە ماڵەوە بحەسێتەوە لە ماڵەوەش لەگەڵ خێزانەکەیان لەو گرفتانەیە ئەژی کە پێشتری بووە
بۆیە بڕیاری جیابوونەوە زیاترە دێت ئێمە ینی کەواتە ئەکرێ بڵێن کێشەی دارایی هینە هۆکارە بۆ زەقبوونەوەی حاڵەتەکە ناکرێت بڵێن هەر هۆکاری دارایی بۆ وای کردووە جیابوونەوە دروست بێت هۆکارێکی سەرەکیە هۆکارێک یعنی ئەماڵین پرۆسی هاوسەرگیری خۆی ئەسڵ وایە ئەوەی کە لە بنەمای ئەساسیایە زەواج بە پێوەرێکی ئینسانی پێوەرەکرێ واتە ئافرەت و پیاوێکا بن بە هاوسەری یەکتر وەکو کورد ئەڵێ مەفروزە لەسەر بەردی ڕق لەگەڵ یەک هەڵکەن ینی بەس ئەمە میثالیاتە چۆن میثالیاتە یعنی جاری وایە ئافرەتەکە تەحمل ناکات جاری وایە پیاوەکە خۆی تەحمل ناکە یەکو جەنا بدوێت پیاوەکە خۆی کێشەی دارایی هەیە خزمەتی ماڵ مناڵی پێ ناکرێت خەرجەکانی پێدابین نابێ لەوانێ مناڵی هەیە کێشەی تەندروستی هەیە کامانە نەفقاتی ئیجبارین کابرا بۆشی دابین نابێ خۆی بۆ خۆی تووشی حاڵەتێکی خەمۆکی و بارگاوی بوون بە کێشە ئەبێ بچووکترین زەختی خێزانەکەی تەقینەوە دروستەکە لای ئەم ینی ئەم خۆی بۆ خۆی وەزعەکەی وای لێ هاتووە لەبەرەوە لەم حاڵەتانەیە ئافرەتەکەش جاری وا هەیە ئەمە خۆ غەریبی نیە لە ماڵی پێغەمبەر وا بووە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئیلائی کرد لە خێزانەکانی لەسەر نەفەقە بوو خۆ کەس ناتوانێت ئێوەمانە باشترین ژنی دنیا بوون کە خێزانەکانی پێغەمبەر بوون و پیاوەکەیشان باشترین پیاوی دنیا بوو کە پێغەمبەر خۆی بوو صلی الله عليه وسلم ئەو لەسەر مەسەلەی نەفەقە حتا خوای پەروەردگار ئاەتی تەفویضی لەسەر ئەو مەسەلەیە هێنایە خوارەوە یا ئەیها النبی قل لأزواجك إن كنتن تريدن الحياة الدنيا وزينتها فتعالينا أمتعكن وأسرحكن سراحا جميلا وإن كنتن تريدن الله ورسوله والدار الآخرة فإن الله أعد للمحسنات منكن أجرا عظيما خوا بقربوی قیامەت قەناعەتی پێکردن بۆی کە ئەمانە لەسەر مەسەلەی نەفەقە کۆڵ بن ئەو بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای یەک بانگی کردن فەرمی کێ نەفەقی ئەوێ من هەر ئەو نم پێدابینە بێ هەر ئەو نم پێ ئەکرێ کێ نەفەقە و ڕابواردن و خۆشی ژیانی دنیاوێ بابێ حەقی چی لەلامە و تەلاقی ئەدەم لە خات و عائیشەوە دەستی پێکرد کەسیان گوتیان ئێمە تەفزیلی کەس بەسەر تۆیان نادێنی پێغەمبەری خوا هەرچۆنێ بێ ئەژین لەگەڵت مەبەستمەوەیە ئەم کێشەی داراییە ڕاستە کێشەیە و ڕاستە هۆکاریشە لەو ڕوانگەیەوە کە کێشەکە هۆکار بێ بۆ ئەوەی پرۆسی هاوسەرگیری ڕێژەکەی کەم بێتەوە کێشە نییە بۆ نمونە گەنج ئێستا زەواج ناکات بۆ چونکە ئەزانێ پێداویستەکانی زەواجی پێدابین نابێ بەس لەو ڕۆوە کێشەکەی گەورەتر کە کابرا چۆتە پرۆسەکە و جا بێتەوە بۆی کێشەی داراییەوە ئەمە من تەسەوورەکەم قەیرانەکان زیاتر ئەکا و ئەمە لایەنی شەرعی وا داوا ئەکا لە ئێمە بەوەی ئێمە دان بە خۆمانە بگرین ینی ئافرەتێکە ژنی پیاوێکە ئەمڕۆ لە قەیرانێکی داراییایە دەستی خۆیتیانە کابرا مۆزەفێکە هەر ئەوەی پێپیا ئەبێ کەسێکی دەستپاک و داوێن پاکە کەسێکە دەم پاکە کەسێکە پەنانابا بۆ بەرتیل پەنانابا بۆ پارەی حرام پەنانابا بۆ دزی مەفروزە ئافرەتەکە ئەو زەختی لەسەر دروست نەکا کە پیاوەکە هەم پرۆسا و سەرگیریەکە بە ئاقارێکی خراپە بڕوە هەم کاری کابرا خۆی ڕەوشتی کابرا پەنا بێتە بەر کۆمەڵە ڕێگەی نامەشروع بۆی بژێوی خێزانەکەی دابینکە بە هەمان شێوە لە هەمان کاتە ئەم دوو هاوسەرە بیر لەوەش بکەنەوەە خۆ بە جیابوونەوە لە یەکتر کێشە دارایەکانیان چارەسەر نابێ من قەنەعەتم وایە لە دوای تەلاق ئەگەر بە تایبەتی مناڵ هەبێ لەم خێزانەیە مەساریفیان ئەرکیان قورساییان لەسەر زیاترە بێ پێویستە دان بەخواانە بگرن هەرچۆنێ بێ ئەوەی هەیە ئیدارەی پێ بکەن نەک کێشەکانیان زەقترکەنەوەانێ و بیگەن نەجێک جیابوونەوە چونکە بێ خێزانەکان بیر لەوە بکەنەوەانێ ئەمە مەرحەلەی تاقیکردنەوەیە ئەمە قۆناغێکی کاتیە و بەو نەفەسەوە پێویستە دەسەڵاتیش بیر لەوە کاتەوە بە زووترین کات ئەم ئەزمەیە کۆتایی پێبێنێ ئەمانیش بەم نەفەسەوە لەگەڵ ئەم قۆناغەیە بژین بۆی چارەسەری ئەم حاڵەتە بکەن کە بە وەکو شەیەکی کاتی وەریگرن و هەردووکیان سەبر و ئارامیان هەبێت ئەگەر جاران یەک جار سەبریان کردوێستا دە جار سەبر لەسەر یەکترکەن هەم ئەو لەژێر زەختێکی زۆرە هەم ئافرەتەکەش بە هەمان شێوە زەختە زۆرەکە چونکە من قەنەعەتم وایە ئافرەت لە ڕووی نەفسیەوە بە حکمی عاتیفی بوونەکەی ئەم زەختە داراییەش هەر قورساییەکی زیاتر لەلایانی ئەوەیە کات بە بێتاقەتی و ناڕەحەتی و ئەوە نەکات چونکە ئێمە دایمەن نەربوونیانەکە بێت لە ئافرەت تاشک بەرین سۆز و خۆشەویستی ئەبێ وان لێ بکات چاوپۆشی لەو کەم کورتیانە بکە هەیە خۆی خاتون یعنی حاڵەتێک هەیە هەر کاتێک پرۆسی هاوسەرگیری لەسەر بناغی مەسەلە خۆشەویستی و یەکتر قبولکردن و تحملکردنی یەکتری ئەنجامدرا داهاتوێکی باشێوێ بەڵام هەر کاتێک لەسەر ئەوە بنیادنرا مەسەلە ئافرەتەکە چاوی لە گیرفانی پیاوەکە و ماڵ و حاڵ و دەوڵەمەندی و باری دارایی پیاوەکە بوو لە نەتیجەیەکی باش نادات بەدەستەوە چونکە حاڵەتی مەسەلە باری دارایی یعنی ئەمەش بەرزونزمی هەیە چۆنەڵی دابەزین و بەرزبوونەوەی هەیە ئەبینی لە مەرحەلەیەکە ئەو کەسە هەمومانەزانین مەسلەی تیجاری قازانج و زەرەری تایە یعنی تو ئەو کەسەت کە قبوڵە بەڕاستی وەک خۆی قبوڵت بێن نەگوەکو مەسەلە کەسێک کە باری دارایی و دەوڵەمەندێکی گەورەیە و ئەتێ بڕۆیتە ناوینەکە بۆیە لە نەتیجە
کە ئەگات بە پرۆسی هاوسەرگیری دواتر مەسەلە هاوسەرەکەی تووشی زەرەرێکی مادی ئەبێ هیچی پێنامێنە یا بێتە کەسێکی مفلیس لێرە قبولکردنی ئەم ئافرەتە لە بەروی لە بناغەوە لەسەر بنەمای ئەو بنەمایەکی ڕێک و ڕاستدان نەڕێژراوە بناغەکەی ئەبینی ئەگاتە ئەو نەتیجەی کە نەتیجەیەکی خراپ ئەدات بەدەستەوە لە ڕۆژداوە بن پێم وابێ یعنی دەوری ڕێکخراوەکانەوە دەوری مامۆسانی ئاینی بەڕاستی زۆر گرنگە لەم بارودۆخەی ئێستادا کە بە بەردەوامی تەوعیە خەڵکی بکەن لەسەر ئەوەی کە تەحمل و سەبری یەکترکەن لە ناو خێزانەکانە لە دەرەوە یعنی وا بێت کە بتوانن ئەم ڕێژەیە یعنی بەو دەرەجەیە نەبێت کە لەسەر باری ئابووری مەسەلە تاکەکان ڕێژەی تەلاق بەرز ببێتەوە بڵێ. یەکێکە لەو گرفتانەی کە زۆر قسەی لەسەرکرێ هۆکارە بۆ جیاببوونەوە مەسەلەی خیانەی زەوجێک ئێوە لە چەند بەرنامەی پێشوە باسان کرد کە ئێستا بەداخەوە ینی وا قسەی لێکرێکەمەش حاڵەتێکی بەرچاوە لە هەنێمە کەمە ئاواژەکان باس دەوە کە هەنێکی هۆکارەکەی ئەم پەیوەندی و ئیتر بە تۆڕە کۆمەڵایەتیەکان باسەکەیت یان هۆکارەکانی کەی پەیوەندی وای کردووەوە تێکەڵاوی زۆر ینی لە کۆمەلگایە دروست بۆ کۆمەلگەکە بۆ بە کۆمەلگەیەکی کراوە وای کردووە کە خیانەی زەوجیش بە شێوەیەکی بەرچاودا پاکی هاوسەری دروست ببێ کەمەش بۆ تا یەکێکە لە هۆکارەکانی جیاببوونەوە. ئێمە بۆ چارەسەری ئەم حاڵەتە ینی چی بکەین بۆی ئێمە خێزانی کورد لە ژێر ئەم هەموو هەڕەشەیە بە نەبوونی و دارایی و کێشەی گرفتی زۆری هەیە کێشەی ناپاکی هاوسەرگیریش کە بە قەنەعەتی من هەر ئەویش هەر دەرەنجامە نەک هۆکار دەرەنجامی ئەو حاڵەتەیە کە لە کۆمەلگەی ئێمە دروست بووە و دەرەنجامی هەم لە ڕووی میدیاییەوە ینی ئێمە لە هەرێمی کوردستانە کۆمەڵە کێشەمان هەیە کە میدیا زۆر ینی بێسەرە و بەرانەی ناوەنێدی زۆر لە مبالاتانە ینی بێخەمانە کەم تەرخەمانە و بێ دەستگایەکی ڕقابی ئیش لەسەر تاکی ئەم کۆمەلگایەکە لە تێکدانی ئەخلاقی لە با بڵێن گرنگیدان بە بەها ئەخلاقیەکانی ناو کۆمەلگەی خۆمان لە نەمانی وازعی دینی ینی ئاسکردن بەوەی کە من تاچەنە تاوانبارە بم بە ئەنجامدانی ئەوە ژنومێ یەکتریان قوبوڵ نیە لێک جیابنەوە اینجا نەک ئەو بچین بەسەر هاوسەرەکەی ڕافایکە زۆر جار باز لەوە کرێت کە لە بەرنامی پێشترش ئاماژەمان پێدا لە یەک ماڵاژین ئەوەندەیان پەیوەندی نیە کە لەگەڵ هاوڕێکەیە لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی و پەیوەندیەکەونە ئەو ئاگای لێتی هاوسەرەکەی ئاگای لێ نیە کەمەش بەڕاستی من قەنەعەتم وایە ئەوەی کە خۆی پەروەردگار باز لە دروستکردنی خێزانەکە کە فەرمێ لەسەر مەوەدە و ڕەحمە بێ بنیادنێ خۆشەویستی و سۆز و ئەوین و لە یەک نزیکی ئەوە نەماوە لە خێزانەکانە بەدیلەکەی بووە بەمانە ئەم پەیوەندیانە لاوەکیانە بۆی ئەو فەراغ عاتیفی کە لە لای پیاوان و ئافرەتان هەیە پڕی کاتەوانێ بۆ بە ئەوە ئەمەش وای کردووە ناپاکی هاوسەرگیری دروستکرێ پێتان وایە چارەسەر بۆ ئەوەی کە ئێمە یەکێ لە ڕێژەکانی زیادبوونی تەلاق چارەسەر بۆ ئەوە چییە بۆی ئێمە ئەم حاڵەتە چارەسەرکەین کێ ئەبێ هەڵوێستە بکە لەم حاڵەتەیە کە ناپاکی هاوسەرگیری بۆ بەرەو زیاد بوون ڕۆی لە کۆمەلگەیەکی وەکو کۆمەلگەی کوردیا کە کۆمەلگەیەکی پاکە کۆمەلگەیەکی بەرەو ئەخلاق خاون ئەخلاق و خوڕەوشتێکی جوان بووە و بۆ ئەبێ بێتە هۆکار بۆ جیاببوونەوە. پێم وایە ئەساسن یعنی مەسەلەی دەسەڵات بەرپرسیارەتی سەرەکی لە ئەسووی دەسەڵاتە لە مۆزوعی ناپاکی هاوسەرگیری ڕاستە ناپاکی هاوسەرگیری حاڵەتێکی تایبەتە لە تاکەکانە ڕوو ئەدەن لە ناو پرۆسی خێزانە بەڵام لە کۆی پرۆسەکەی دەسەڵات بەرپرسیارە بۆ ئەو هەموو تۆڕە میدیایی کە کارەکە کەناڵەکانی ڕاگەیاندن کەناڵەکانی ڕاگەیاندن کۆمەڵێک دراما پەخشەکەن لەم وڵاتەی ئێمەیە کە بێگانە و نامۆن بە کللتور بە ئەخلاق بە ئاین بە هەموو شتێکی ئەم میلەتەی ئێمە هیچ درامایەک نییە ینی سانسۆرێکی لەسەر بێ زەختێکی لەسەر بێ وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ڕاگەیاندن بێئاگان لە مۆزوعانە یا خۆیان بێئاگاکەن لە مۆزوعانە هەموو ئەو درامایانی کە دێن سیرەکەی نموذەجێکی جوان ئەدەن بە ناپاکی هاوسەرگیری کەسێکی هێناوە ئەیکا بە کارکتەرێکی سەرەکی لە فلیمەکەی ئەم کەسە ناپاکی هاوسەرگیری ئەکە ئافرەتێکی زۆر جوانە یا کوڕێکی زۆر قۆزە و دراماکە بۆ ئاراستەیە ئەڕواکە ئەم کەسە ئەکا بە کەسێکی زۆر گونجاو زۆر لەبار ئەین تۆوالی ئەکە حەز لە ئاکارەکەی ئەەکەی حەز لە ڕۆشتەکەی حەز بە لاساییکردنەوەی ئەەکەی حەزەکەی هەستەکەی بەوەی ناپاکیەکەی کارێکی ڕەوایە پرۆسە هاوسەرگیریەکەی کارێکی ناڕەوایە ینی ئەمە کێ بەرپرسیارە لێ ئەو هەموو تۆڕە میدیایی کە کارەکەن مەسەن وەسائلەکان وەکو فەیسبوک و وەکو تویتەر و وەکو ڤایبەر و وەکو تیلیگرام و وەکو واتساپ و ئەمانە هەر هەمووی بەبێ ڕقیب بەبێ حەسیب لە هیچ وڵاتێکە ئەم بەربەرڵاییە نیە لە ڕاگەیاندنە ئەمانە زۆربەی کارت ساتەکان لەمانەیان ینی زۆربەی خەڵکمانەیە ئالوودە بووە بە جۆرێک سایت بە جۆرێک کاری خراپ ئالوودە بووە بە جۆرێک پەیوەندی ناشەرعی کە ئەمانە هەمووی کاریگەری لەسەر پرۆسە هاوسەرگیریەکەی خۆی دروستەکە ئەنی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد کابرا ئەوەی لەگەڵ کەپڵەکەیەتی لە ڕێگەی ئەم وەسائلانەوە ئەوە لەگەڵ خێزانەکەیان نییە ئەوەی بۆەوە متعلقە ئەوە بە خێزانەکەی متعلق نییە ئەمە یەکێکە لە فاکتەرە سەرەکیەکان فاکتەری دووەم بریتە لە
بەڕاستی کاری ناشەرعی چۆن کاری ناشەرعی بۆ نمونە سەقافی ئافرەت خۆی لە ماڵە ئافرەتی ئێمە بەداخەوە من چەند جار ئەمانە ئەڵێم لە محازراتە بە خوێندکارەکانی ژەڵێم ئافرەت لە ماڵە باژنی ماڵەوە بێ بەڵام ئەم ئافرەتە پێویستە لەگەڵ مێردەکەی بای ئەوە ثقافی هەبێ ڕۆشنبیری هەبێ کە مێردەکەی دێتەوە جلێکی جوانی لە بەرابێ بۆنێکی خۆشی هەبێ مەسەرەن ڕوویەکی گەشی هەبێ کابرا دێتەوە ماڵەوە خێزانەکەی خۆی لەبەر سەرقاڵی بەکاری ماڵەوە مێردەکەی بیرچۆتەوە ئەم پیاوە لە دەرەوە لەگەڵ سکرتیارەکەی خۆی لە دائیرەکەیە لەگەڵ ڕفیقەکانی لە دائیرەکەیە ئافرەتێکی زۆر کەشقا زۆر جوان هەمیشە بۆن خۆش هەمیشە دەم پێکەنین هەمیشە بەو پەڕی فەنتازیا خۆی ڕازانوتەوە کە دێتەوە ماڵەوە خێزانەکەی خۆی وانابینێ ئەمە ڕێخۆشکەری ئەبێ بۆ ئەوەی خیانی خۆ نازانێ ئەو ئافرەش لە ماڵی مێردەکەی خۆیان بەدبەختە مێردەکەی هەروایە و خێزانەکەی ئەم وایە ئەم خێزانەکەی ئەمیش خۆکە ئەچێتە دەرەوە هەروایە بەس بۆ ئەم وانە ئەمە سەرێکێشێ بۆ ئەوەی کە ئەو پیاوە چاو لە دەر ئەبێ ئەو پیاوە سەرێکێشێ بەش ئەم ئافرەتە ئەگەر بۆ خۆی ئەمە بکە ئەگەر بۆ خۆی ئەم چارەسەری ئەم کێشەی مێردەکەی بکە کاتی هاتنەوەی مێردەکەیەتی کە ئەزانێت جلێکی جوان مەسەرەن بۆنێکی خۆش ڕوویەکی خۆش ئیتر سەرقاڵی نمێنێ کابراایەتەوە ماڵەوە ئەو لە حەمامە خەریکی جل شۆردنە وڵا بڕۆنانەکەی بخۆنانەکەم بۆ دانێ با ئەو هاتوتۆ لای تۆدان بخواین ناچوو بۆ مەطعەم نانێ خوارد ئەو هاتوتۆ لەگەڵ تۆ بێ وەنیە ئەمانە کۆمەڵێک فاکتەرن بەڕاستی یەکەم حکوومەت بەرپرسیارە دووەم تاکەکان ئێمە بۆ خۆمان بەرپرسیارین بەرپرسیارەتی شەکەوێتە سەر من پێم وایە ڕێکخراوەکان ئەوە لەوانەیە لە تەوەریشکا قسەی لەسەرکەین بەسکای دوکتۆر حەز ناکەی مەسەلە چۆن ئیحتیمام نەدان مەسەلە دوو تەڕەفەیە هەندێک جار مەسەلە پیاوی وا هەیە زۆربەی کاتەکانی لە دەرەوە بەسەرەبا کەمترین ماوە ئەدات بە خێزانەکەی مەسەلا یان کەرێتەوە ماڵەوە ئەوەندەی مەشغوڵی مەسەلا فەیسبوک و ئەنتەرنێتە و سایتەکانە بێ ئەوەندە کاتدانانێک کە مەسەلە لە خێزانەکەی مەسەلە کاتێک دانن بۆ گفتوگۆکردن کاتێک دابنێن بۆ ئەحتیمامدان بە یەکتری ئەمە گرفتێکە لە هەمان کاتیشە مەسەلا ئافرەتیش بە هەمان شێوەرەکو جەنابەت باست کرد مەسەلە گرنگی نادات بە مەسەلە ئافرەتێکە سێرەکەی لە دەوامە جاری وایە ئێمە ئافرەتمان هەیە لە دەوامە هەر وەکو چۆن پیاوەکە لە دەوامە کاتێک ئەبینی لە دەوامە زۆرترین کات لەگەڵ مەسەلە دەوروبەرە کە ئەباتە سەر لەگەڵ چەند پیاوێکە لەگەڵ چەند ئافرەتێکە سێرەکەی ئەو احتیمامەی کە لە دەرەوە ئەیدا بە مەسەلە دەوروبەرەکەی و هاوڕێکانی و لە هەڵسوکەوتی جوان بەرامبەریان و لە نەرمونیانی لە قسەکردنا و لە مامەڵی جوانکردنا حتا نەوعێتی جلەکانیان و مۆدیلاتی جلەکەی و مەسەلە شێوازی میکیاجەکەی و ئەمانە وا ئەکات مەسەلە سەیرەکەی ئەم احتیمامی بۆ دەرەوە زیاترە وەک لە ناوماڵە ئەبینیت کە کاتێ دێتەوە ماڵەوە ئەم شتانی بۆ نەبێت ئەنجە جاری وا هەیە مەسەلە ئەم ئافرەتە لە دەرەوە زیاتر هەست و نستی عاتفی و سۆزی ڕاگیرێ مەسەلە پیاوێکە هاوڕێتی لە دەوامەکەیدا سەرەکی ئەو زیاتر هەستی ڕائگرێ وەک لە تعاملی جوانترە لەگەڵ پیاکەیەتەوە مەسەلە پیاوەکەی ئەبینێ ئەو هەستونەستەی و ڕاهاتنی زیاتر لەسەر وەزع ڕۆتیناتەکانی ڕۆژانە و ئێتیمام نەدان بە ئافرەتەکە و گرنگی نەدان ئەمانە بۆ خۆی بۆتە گرفتێک بۆ ئەو حاڵەتە کە لە یەکتری بێزار بن کە لە یەکتریش بێزار بووی يعني مفروضة يعني چارەسەر وەکو حاجی باسی کرد چارەسەر بۆ ئەو بێزاریە مەسەلە بێزارە لە ئەنتەرنێت و مۆبایل و فەیسبوکەکەی مێردەکەی بێزارە لە خێزانەکەی کە مەشغوڵە بە ئیشی ماڵە و هیچ ئیحتیمامێ بە هاوسەرەکەی و ئەوەی ئیحتیمام بێ لە بوارە غەریزیەکەی مێردەکەی و بەخۆشیەوە سەرەکە ئیحتیمام نادا یعنی ئەم گرنگی نەدانانەوە ئەبێت کە وانەکە بۆیە پێویستەکە خێزانەکان کاتێکدا بنێن کە دوورکەونەوە لەو بێزاریە مەسەلە کاتێکدانن بۆ ڕۆشتنە دەرەوە مەسەلە بچن سەیرانێ بکەن گەشتێ بکەن مەسەلە سەردانی ماڵە ڕەفیقی بکەن بەڵام ئەگەر هەر بەم ڕۆتیناتێ ڕۆژانە ئەو خەریکیشی خۆی ئەم خەریکیشە بەڕاستی وای لێ هاتووە ئەم وەسائلە تەکنۆلۆژیانە خێزانەکانی هەمووی لە یەک دوورخستۆتەوە مەسەلە مناڵە خەریکە فەیسبوک بەهینی خۆیەوە بە سایتەکانی خۆیەوە باوکە عینەشدا یعنی کاتیان نەماوەتەوە بۆ دەربازبوون لەمە پێویستە بگەڕێنەوە حاڵەتە ئاسایەکەی کە لە پێشووتر مەسەلە خێزانەکان لەسەری بنیاد نراون ئەگەر زیاتر ینی گرنگی بەوە بین
ئەم خێزانەی ئێستا بێت جیاواز بێت لەوەی پێشووتر ئەمڕۆ وەسائلەکان وان و ئەمە مشتەبین درێ و لە دەرەوە کاکتۆر باسی کۆمەڵی ئەو حاڵەتی کرد لە ناوە بە هەمان شێوە ئەین خێزان ئەو هەموو مەشغەڵەت و معاناتەی هەیە لە ناو خۆیە پێویست دەکات ئەو دەربڕینی سۆز و خۆشەویستی ئەوە وەکو جاران نەمێنێت پێویستەکە ئەم خێزانە چەنەی معانات زۆر بۆ ئەوەنە خۆشەویستی دەربڕین و قسەی خۆشکردنی زیاتر بێ بۆ تعویزکردنەوەی ئەم حاڵەتە ناچاریکە ئێمە لە کۆمەڵگەی خۆمانە دروست بووە ئیتر بە لایەنێ خراپەکەی میدیا کە دروستی کردووە یا بە کێشە و گرفتە زۆرەکانی کە ئێستا دروست بووە یا خود بەوەی کە ئێمە با بڵین کۆمەڵگەکەمان بۆ بە کۆمەڵگەیەکی کراوە و هەموو خەڵق ینی ئیتیسالات بە هەموو کەسێکەوە ئاسایی بووە هەموو ئەمانە پێویست بەوە کە خێزان تۆکمەتر کەین چارەسەری بەوە ئەکرێ خێزان لەمە دووە ئەگەر جاران یەک ڕووگرنگی بە عاتیفە و سۆز دەربڕین بۆ یەکترا بێسە دەقات و ئەوەنەی کە لەسەر ئەو ئەساسە بنیاتی بنێ ئەبێ ئەوەندە قایم بێ بەرگەی ئەو بەڕەشە با قورسەی کە ئێستا ڕووی لە هەرێمەکەمان و ڕووی لە دنیا کردووە لە چونکە تێکچوونی خێزان و شیرازای خێزان پەیوەندی نییە بەتەنها بە هەرێمەوە بەوازحی بازەگرێت کە لە ئەمریکا بە هەماشەوە وڵاتانی ئەوروپی زیاتر هاواریانە دەستی کە خێزان بەرەوەڵۆشانەوە ڕوا لە وڵاتانی کەی شەرق بە هەماشەوە سعودیە بەئاز لە ترسناکی ڕێژەی جیابوونەوە ئەکات ئوردون باسی ئەکات ئەوانە هەمویان باسی ئەەکەن کە ئەمە معنای ئەوەیە تەنها هەرێم نییە کە ئەم گرفتانەیە بێ خێزانی ئێستا بنیادنانەکەی لە سەرتاوە بناغەیەکی قایمتری هەبێت لەسەر ئەساسێکی باشتر پێک بێ و هەنگاوی باشتر و پێویستی بە ڕۆشنبیری زیاتریش هەیە میدیا بێ ئیش لەسەر یعنی میدیایەکی کەشمانەوێت ئیش لەسەر ڕۆشنبیری خێزان کات گرنگی پەیوەندی خێزان گرنگی ماڵ گرنگی بەیەکەوە بوون گرنگی پێکەوە ژیان ئەمانە بەڕاستی هەمووی گرنگن بۆ نەهێشتنی ئەو حاڵەتە با بڵێن ئەوە وەگەڕانەوە بۆ ئەو حاڵەتەی پێشوو ینی لەو ڕۆوانە ئێمە کۆمەڵگەیەک بووین پاراستنی لایانی ئەخلاقی خێزان زۆر شتێکی گرنگ بووە ئەمە وای کردووە ینی خێزانەکان زۆر دوور بوون لە هەڵۆشانەوە ینی حاڵەتی دەگمەن بوو کەسێک کێشەی ئەوەی هەبێت ئێستا زۆرێ ینی ئەوە منەڵەمە گەر جارێک لە ئامارەکانە ینی شتەکانە لە محکەمە بازداوا کرێت لەوە 100,000 جار هەبێت بەڵام بەشاراوەی بێت ئەو حاڵەتە هەبێت بەڵام ئیتر لە پەیوەندیەکی تەلەفۆنیەوە بێ تا هەر شتێکی کە ڕووی یاوێت لە بینی خێزانەکانە ئێمە پێویست دەکات بە وعی کۆمەڵگەی خۆمان ڕۆشنبیری کۆمەڵگەی خۆمان بیهێنینە ئاستی ئێستاوە ناکرێت خێزانی ئێستا مامەڵەی پێشوو بکات ناکرێت پیاوی ئێستاوە بزانێت ئەتوانێت وەکو باوکی مامەڵە بکاو لەگەڵ خێزانەکە بەردەوام بێت بە دڵنیاییەوە بێت چاوەڕێ جیابوونەوە بکات ناکرێت ئێمە بەو بیر و بۆچوونەوە بەتەمابین خێزان گەشە پێ بدەین بەردەوامی پێ بدەین بێت چاوەڕێی ڕێژەی گەورەتر و زیاتر بکەین ئەگەر بەو شێوە بیر بکەینەوە قەدەمخەری یەک شت هەیە ئەگەر ئاماژەی پێ بدەین ینی گرنگە بەلامەوە ئەویش ئەوەیە لە کولتوری کۆمەلگای ئێمەدا یعنی کولتوری لێبوردەی زۆر کەمە لێبوردن لە یەکتری مەفروزە ئەم کولتورە ئەم کولتوری لێبوردنە ئیتر مەسەلە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە بێ لە ڕێگەی مامۆستانی ئاینیەوە بێ ڕێکخراوەکانە بێ ئەم کولتورە زیاتر جوان بکرێت لە ناو کۆمەلگادا هەم بۆ تەعاملکردنی تاکەکان لە دەرەوەی خێزان هەم بۆ تەعاملکردنی تاکەکانی خێزان لە ناو یەکتریە یعنی ئەگەر کەسێک مەسەلە چ ژن بێت چ پیاوە بێ لە کاتی ئەنجامدانی هەڵەیەکدا بەڕاستی داوای لێبوردن لە هەڵەکەی گەورەتری ئەکا زیاتر کێشە و گیرگرفتەکان مەسەلە ئاسانەکاتەوە بەس مشکلەکە لەوایە لە کۆمەلگەی ئێمەدا یعنی یەکێ لەو شتانەی کە ڕێچکەت پێ ئەگرێت لەسەر ئەوەی کە بەرەو لێکجابوونەوە بڕۆیت ئەوەیە کە لێبوردن نییە نەژن بە ینی ئەگەر ژنێک ئەبینیت کاتێ مردەکەی هەڵەیەکی بەرامبەر ئەکا ئیتر مەسەلا وەزانێ دنیا کاول بووە بە پێچەوانەوە مەسەلا پیاوەکەش بە هەمان شێوە هەڵەیەکە جاری وایە هەڵەیەکە لەوە چێ لە ڕووی کولتوریەوە نەشیاو بێ بەرامبەر بە پیاوەکە سیرەکەی لێبوردەییان نییە هەنگاو هەڵەنێن بەرە شتی خراپتر بۆیە یعنی چارەسەرێکی جەزری بۆ ئەوەی کە ئینسان هەر هەڵەیەکی کرد لە بەرامبەر کەسێکدا بەڕاستی داوای لێبوردن پێی گەورە ئەبێ زیاتر ئەبێت تەمایی ئاشتەوایی زیاتر لەو حاڵەتە حاڵەتێک هەیە پێم وابێ شکاندنەوەی یەکتری یعنی هەمیشە بە دوای گەڕاندنی هەڵەکانی یەکتریە هەر کاتێک لە بینی تاکەکانی خێزانە هەر یەکان لە کەمین دابوون بەرامبەر بە یەکتری هەڵەکانی یەکتری چۆن بەزەڕەبین ئەی دۆزیتەوە ئاوا بگەڕێ و هەڵە بدۆزیتەوە هەڵی بچوو گەورەکە چکە لە سەرەتادا هەموو کێشەیەک بچووکە بەڵام لە دواتردا لە ئەنجامی مامەڵی خراپ کێشەکان ئەبێتە گەورەترین کێشە و کارەساتی گەورەی لێ ئەبێتەوە بۆیە یەکتر شکاندنەوە چ پیاوەکە بەرامبەر بە ژنەکە چ ژنەکە بەرامبەر بە پیاوەکە کە کاتێ لە لای دەوروبەر ئەیشکێنێتەوە یاخود کاتێ لە لای مناڵەکانی ئەیشکێنێتەوە ئەمانە ئازاربەخشن یعنی هەرچەندە تۆ لەوانەیە جانەبیتەوە لەبەر نەشکان
دانەوەیەکە بەس کەڵەکەبوونی کێشە و گرفتەکانە لەسەر یەکتری لە نەتیجەیەکی خراپ ئەدا بەدەستەوە کارەساتێکەداڵە جام پڕبوو لێ ڕژێ ینی ئەمانە گرنگن بەڵێ ئەگەر لێرە ڕوو لە کاکتۆریشین بۆ یەکێکە لەو بابەتانەی کە ئێستا قسەی لێ ئەکرێ هۆکارە بۆ جیاببوونەوە زەواجە پێش تەمەنی 90 ساڵ و 20 ساڵ باسی 10 ساڵی ژەکرێ کە ئێمەم ڕێژەیەمان هەیە بەڕاستی لە کۆمەلگایە بە تایبەتی لەم چەند ساڵی پێشوە ڕێژەیەکی زۆری کچان و کوڕان ئیتر لەگەڵ ئەوەی کە باسیشمان کرد پێشتر پەروەردە نەکراوە بۆی مەسئولیەتی خێزان هەڵگرێ ڕێژەیەکی زۆری ئەم هاوسەرگیریەمان هەیە باز لەوەکرەیەکێ لە هۆکارەکانی زۆربوونی جیاببوونەوە ئەوەیە حتا من لە ئەمریکا سەیرم کرد لە ئوردون باسەکات ئەڵ ڕێژەی لە ساچلی جیاببوونەوەکان لە یەکێ لە شارەکان وەریگرتووە لەوانن کە تەمەنیان لە خوار 90 ساڵەوەی بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەمریکان ئەوە دقیق نین پێت بڵێ یەک ئاماری ڕێکخراوی مناوپارێز ئیشارەت بەوەیە کە ڕێژەی جیاببوونەوە با بڵێن لە ئاستێک باسەکات کە لەناو ئەوانەی کە هاوسەرگیریان با بڵێن لە تەمەنی مناڵا کردووە ئەویش هەر ڕێژەکە باز لەوە کە لە 10,000ەوە حاڵەت 1700 حاڵەتی جیاببوونەوەی لە تەمەنی مناڵە با بڵێن لە هەرێمی کوردستان ئاماژە پێکات لە 10,000 حاڵەتی تەمەن خوار 20 ساڵ 1600 حاڵەتی هەچە ینی ڕێژەکە زۆر ئەوە نیە بەڵام بەیەکێ لە هۆکارەکانداندێ ئێوە پێتان وایە هۆکارەکە تەمەن مناڵەکە یان ئامادە ساز نەبوونەکە ئەمە یەکێکە لە هۆکارانی کە بۆتە هۆکاری جیاببوونەوە تصورەکەم ینی مەسلەی تەمان ئێمە لە حتا لە قانون ڕێگە ئەدا بۆی 15 ساڵ زەواجکە لە حاڵەتی ضروری قوسوایە حاڵەتێکی پێویستی تایبەت هەیە قانون تقدیری ئەکا محکمە تقدیری ئەکا ڕێگەدا بە 15 ساڵ زەواجکە بەس لەوە خوارتر ناتوانێت زەواجکە قانونیان ڕێگەی پێ نادرێت لەو شەرعانەوە خۆی بۆ خۆی جێگەی قسە و باس من تەسەورەکەم ئەگەر ئێمە ئەو ڕۆشنبیریە هاوسەرگیری و یاسایی و شەرعیەمان نەبێ نەک لە تەمەنی 15 لە 45 شاژنی ببێنە فەرقی نییە لەگەڵ 15 ساڵێکەیە بۆ چکە کابرا نازانێت تەعاملکە لەگەڵ ئەو واقعی کە هەیە نازانێت تەعاملکە لەگەڵ خێزانەکەی لەگەڵ مناڵەکەی لەگەڵ چی ینی ئەو داتایەنەی کە ئەسە داتایە مناڵپارێز کە جەنابەت باست خۆ بەپێی ئەو داتایە بێ لە نێو تەمەن مناڵەکانە ڕێژەی تەلاق کەمترە وەک لە داتاکەی حکوومەت چکە داتاکانی تر بە کۆ یەک لە سەرسی حاڵەتی تەلاقبانی لە پرۆسی هاوسەرگیریە ئەم داتایە نزیکەی 1 لەسەر 5 لەوانی کە تازە زەواجان بە پێی داتایی کە جەناب باس کاتە ئەمە کەمترێکە بۆ خۆی من تەسەورەکەم وەکو عەرزم کردن ینی ئەم پرۆسەیە پێویستە وەک مؤسسە تەعامل وەکو دامەزراوەیەکی تایبەت تەعاملی لەگەڵا بکرێ پێویستە بە هەند وەربگیرێ ینی خوای پەروەردگار لە خیتابی قورئانە چۆن باسی پەیوەندی ژن و مێرد دەکات بۆ نمونە کە خوای پەروەردگار ئەفەرمێ هن لیباس لەکم وأنتم لیباس لهن بزانە ئەمە چەند خیتابێکە حەز بە پێویستی تو ئەکا بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەر و ئەو بۆ تۆ یا بۆ نمونە ئەفەرمێ وعاشروهن بالمعروف ئەمر ئەکا بە مطلقی بەوەی یا حتى لحالة طلاقة فإمساك بمعروف أو تسريح بإحسان حتى لحالة طلاقة أمرك بوي تسريحك بإحسان بإمساك بمعروف به خواي پروردگار يعني لهم آية كان ترى خواي پروردگار بس لم شواز پەیوەندیەکە ئێمە وەکو عەرزم کردی میدیاکان دەسەڵات وا وێنای پەیوەندی هاوسەرگیری ناکە ڕێکخراوەکان بۆ نمونە ڕێکخراوەکان من تەسەوورەکەم پشکێکی گەورە بەرپرسیارەتی ئەگەرنە ئەستۆ بۆ خیتابی ڕێکخراوەکان لەم ڕۆیە خیتابێکی عیدائیە خیتابێکی دوژمنکارانەیە بۆ من ناڵم هەموو ڕێکخراوەکان بە زۆربەی ڕێکخراوەکان کاری لەسەر ئەوە کردو ژن بکەن بە دوژمنی پیاو چۆن هاتووە بۆ نمونە خۆی عادەتەن لە عیلمی ئیجتیماعە تۆ چۆن نتوانی کۆمەلگاتێک بی یەکێک لە فاکتەرە سەرەکەەکانی تێکدانی کۆمەلگا بریتێ لە تێکدانی ژن بۆ چونکە ژن وەکو چۆن عمود وەکو چۆن کۆڵەکەی ماڵ ژن کۆڵەکەی ماڵە پیاو خۆمان لە کوردەواری شەواڵین ئەڵین پیاو باە یا پیاو سێبەرە لە ماڵە بەس کۆڵەکەەکەی کە ماڵڕا ئەگرێ بریتێ لە ژن ئەوان دێن کاریگەریەکی ژن سلمی لەسەر ژن ئەکەن بۆ نمونە ڕۆڵی ژن وەکو دایک ڕۆڵی ژن وەکو خێزان ڕۆڵی ژن وەکو گەورەی ماڵ ئەمانە زۆر کەم ئەنرخێنن کەی ژن بە گەورە ئەزانێ ئەگەر ژن بچێتە دەرەوە ئیشکە بۆکو دایک کە پێی ئەڵێ ئەم ژنە ژنی ماڵەوەیە ئەڵێ ئەمە ئەو ژنە یعنی ژنێکی کەمە بۆ ئیژناکەی لە دەرەوە بۆ ناچی با داهاتێکی سربەخۆت هەبێ بۆی بێمنەتبی لە مێردەکەت هەموو علاقەی خۆشەویستی و ژن و مێردایەتی و دایک و مناڵەکە کورتەکاتەوە لە فاکتەرە دارایەکەی کەوتمان کاریگەری هەیە بەس ئەو کاریگەریەی نییە تۆ بتەوێ ژن بەمە لە ژێر سێبەری مێردەکەی بێنیتە دەرەوە تۆ ژنە بیتە دەرەوە لە دەرەوەی ئیشی پێەکەی بژن ئەبەی لە حەزانەیەەکە ژن لە ماڵەکەی خۆیان خزمەتی دوو مناڵەکە لە حەزانەیە خزمەتی 200 مناڵەکە کامیان باشترە کام مناڵ مافی لەسەر ئەو ژنە زیاترە مناڵەکەی خۆی کە حەقی خاصی هەیە مناڵی کۆمەلگا کە حەقی عامی هەیە ژنەکە ئەبێ لە دائیرەیەکایکی بە موظفە ڕۆژی 100 پیاو ئەمری بەسەراکە بەس ئەمری مێردەکەی پێ سوکایەتی ئەمری مێردەکەی پێ ئەوەیە نابێ مێردەکەی باشە تۆ هەر مراجعی بێ ئەمرێ بەسەراکە لە دائیرەکەیە
پێ دەڵێ ئەوە بکە ئەوکە من نامەوێت لە پێگەی ژن لە دەرەوەی ماڵ لە کاری ژن لەوە کەم بکەمەوە نە بەس من ئەمەوێ ژن لەوە حاڵی بێ ئێستا یابان پرۆسەیەکی هەیە هەر ژنێک بڕوا لە ماڵەوە واز دەکات لە گشتێکی بێنێ خزمەتی مناڵەکانی کا معاشقی دەرەوەی ئەداتێ بۆ چونکە ئەزانێ مناڵی بەرەو فەوتانە چێ تۆ مناڵەکانی خۆت بەرەڵایە ئەچی خزمەتی مناڵی خەڵگەکەی مێردەکەی خۆت بێ خزمەتی پیاوی خەڵگەکەی بۆچی ئێمە بۆچی پێگەی ژنمان کەم کردوەوە ڕێکخراوەکان واوێنە ئەکەن یعنی بۆ نمونە کە دێ باسی دەوری پیاوەکە لە خێزانە باوک وەکو نزیکترین کەس وەکو سێبەری خێزانەکە وێنە ناکە ئەڵێ السوڵتە الئەبەویە پیاو سالاری کە تۆڵی پیاو سالاری ژنەکە یەکسەر ئەوەی بێتە بکە ئەم پیاوە دوژمنەیە کە ئێوێ هەیمەنەی خۆی وەکو چۆن دەسەڵاتێکی تر ئێوە وڵاتێ داگیرکە تو یەکسەر بە چاوی دوژمن سێدەکەی ئەڵێ ئێوێ پیاو سالاری بکە لە خێزانە ئەی بۆ ناڵی پیاو باوکە لە خێزانە پیاو مێردە لە خێزانە پیاو ئەو کەسەیە کە بەیانی هەتا ئێوارە ماندوو ئەبێ لە پێناو بەختەوەری خێزانەکەی ئەو مۆمەیە ئەتوێتەوە لە پێناو ئەوی ڕووناکی بۆ خێزانەکەی دابینکە بۆ نای ئەم خیتابی ینی ئەمە دەسەڵات کاریگەریەکی خراپی هەیە ئەمە وای کردووە ئێمە بەبوونی ئەم هەموو ڕێکخراوە ئێمە چەند ڕێکخراوی ژنانمان هەیە من تەسەوڕەکەم 100 ڕێکخراو زیاترمان هەیە ئەنجومەنی باڵای خانمان چیمانێ دنیای دام و دەستگای فەرمیمانەیە کە پەیوەندیان بە چەندەها شەڵتەرمان کردوێتەوە بۆ ئافرەت باش وەرن لە دوای 20 ساڵ لە هەموو ئەم هەوڵانە ڕێژەی تەلاق لە زیاوبوونە یاکەم بوو لە زیاوبوونە کەواتە ئەمانە ئێمە وەکو نەخۆشێک واین دکتۆرێک ماوەی 20 ساڵە خستوونێ تێژێر عیلاجێکەوە بەڵام نەخۆشەکەمان بەرەو زیاد بوونە چێ کەواتە ئەم دکتۆرە کەسێکی نەزانە ئەم عیلاجانە بە کەڵک نایەن ئێمە ئەبێ بە شوێن عیلاجێکی ترا بگەڕین بۆ ئەوی دیاردەی تەلاق کەم بکەینەوە ئەم ڕێکخراوانە خیتابێکی عیدائیە ناوە بەگوێی ژنە بەداخەوە و زۆربەی حاڵەتی تەلاقەکان ئەمانە دروستی کردن ژن فێرەکاڵ لە پیاوەکە و نەخۆیتەوە ئەو چییە و تۆ چیت باشە ژن با پیاوەکە بخوڕێ مەسەرن با پیاوەکە تووڕە بێ علمیان بۆ نمونە ئەگرێمە بڵین ئەڵین باژن نەمامێک بێ لە ماڵەوە کە پیاوەکەی ڕەشەبا بوو هەڵی کرد با بشنێتەوە لەگەڵی ئەگەر ڕق بووە سێ ئیشکێنێ ئەگەر بشتێتەوە لەگەر ڕەشەباکە سەعاتێکە 2 ساعاتە دوای ئەم ئەچێتەوە دۆخەکەی جارانی خۆی ئەوەسێتەوە ڕەشەباکە خاوە بێتەوە بەڵام کێشەی ئێمە ئەوەیە ئەم ئەڵێ ئەنەک ئەڵێ بەگەش ڕەشەباکەی بچێتەوە ڕەشەباکە ئیشکێنێ کابرا انفعالەکە ئێمە ئەزانین طبیعەتی حاڵەتی لێبوردنت کۆی مامۆساعەبان ئاماژەی پێکرد ئێمە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک شتمان پێڵێ زۆر ئیسفادەی لە یەکەین بۆ نمونە ئەفەرمێ لا یفتک مؤمن مؤمنة ئەفەرمێ با هیچ ئیماندارێکی پیا و ڕقی لە خێزانەکەی نەبێ بۆ ئەفەرمێ ئین کەریه منها خلقا رضي منها آخر ئەگەر تۆ ڕقی لە ئەتوارێکێتی دێها ئەتواری تری هەیە چاکەکانی خراپەکانی ببەخشە بە چاکەکانی بەس ئێمە ئەمانەمان نەکردووە ئێمە ئەڵێین وا وێنای خێزانەکەین بەوەی خێزان کۆمەڵێک جەمسەری تایە ئەم جەمسەرانە ئەبێ لەسەر ئەساسی مەصالح ئەبێ لەسەر ئەساسی ندیەت تەعاملکەن نەک لەسەر ئەساسی تەعاون و تەکامل ئەبێ ژن لەوە تێبگا کە پیاوەکەی متەکامیلە بۆ بەشێک لە کەسایەتی تۆ پیاوەکەتە پیاوی ژوا تێبگا بەشێک لە کەسایەتی ئەو خێزانەکەیەتی من تەسەوڕەکەم بەم ڕوحیەتە تەعاملکەین لەگەڵ خێزانە بۆ خیتابە قورئانیی کە خوا چۆن وێنای ژن ئەکا بۆ ئێمە چۆن وێنای ئێمە ئەکا بۆ ژن بەم خیتابە تەعاملکەین من تەسەوڕەکەم ئێمە ها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو حەدیثە مەوساوان ئاماژەی پێکرد کە ئەفەرمێ لە ضلع دروست کراوە طبعا ئێستا ئەم حەدیثە خەڵکانێکی خراپ وا وێنایەکەن کە پێغەمبەری خوا وتێتی ئافرەت پەراسوویەکی خوارە بابە ئافرەت دوتێتی پێغەمبەری خوا فەرمی ئافرەت پەراسوویەکی خوارە خواری مەبەستی خواری ئەتوانی نییە مەبەستی خواری چەمانەوەی عاتیفی بوونێتی ینی ئەم پەراسووە چۆن چەماوەتەوە بۆ چەماوەتەوە بۆی دڵ بپارێزێ ئافرەت چەمانەوەکەی لە ڕوە عاتیفیەکەیەوەیەتی ئەڵە فەرمی ئەم ئافرەتە عاتیفیە تۆ ناتوانی ئەم لایەنە عاتیفیەی ئەو ئەگەر بتەوێ عاتیفی نەبێ ئیشکێنی ئەگەر بتەوێ ڕاستی کەیتەوە ئەنجا ئەم عاتیفی بوونە طبعا حتا لە مێشکی ئافرەتە ئەو بەشەی پەیوەستە بە عاتیفەوە مێشکی ئافرەت ئەو بەشەی فراوانترە لە مێشکی پیاو ئافرەت لەم ڕووەوە کە عاتیفیترە پێویستی پێێتی بۆ چکە ڕۆڵی ئەو دایکە دایک ئەگەر عاتیفی نەبێ ئیمتیازێکی گەورەیە نابێ بە نەقص سەیر بکرێ پیاو بڕیارەکانی عاقلانەتر ئەدا عاقڵ مەبەستم بەوە نیە ژیرتر ژیری ئەم دوانە دووشی لێک جیاوازن پیاو هەڵچوونی زەحمەتتر ئافرەت زوو هەڵەچێ زوو دەسەکە بە گریان زوو دەسەکە بە پێکەنین زوو سوڵحەکە زوو ئاشتە بێتەوە باشە زوو شەڕەکە پیاوانیە پیاو مەنگتر لەم مەوزوعانەیە هەڵەکە ئیستیجابەی بۆ ڕەتفعلی بۆ نمونێ ئافرەتێک بڵێ براکەت مرد بە پیاوێکیش بڵێ براکەت مرد سێ ڕەتفعلی ئەم دوانە بکە ئەو ئەبورێتەوە یا عقیژێنێ و هاوارەکە و قژی ئەڕنێ و دەموچاوەڕنێ و جین ئەدڕێ بەس پیاوەکە ئینفعالەکەی مەنگترە ئینفعالەکەی ئەو سەریعترە و زووتریش ئەو لە بیرێکێ بەس پیاوەکە خەفەتەکەی درەنگتر لە بیرەچێ ئەم دوو شتانە ئێماگەر ئەم خوێندنەوە واقعیانەمان هەبێ نەک ئەو خوێندنەوە عیدائیانە ئێمە بین ئافرەت بکەین بە دوژمنی پیاو مناڵ بکەین بە دوژمنی باوک خوێندکار بکەین بە دوژمنی مامۆستا ئێمە ئێستا وامان لێ هاتووە ئێمە ئێستا مناڵ فێرەکەین
ئەڵین کاکە باوک چی بۆ تۆ کردووە باوک چی ئیمتیازێکی بەسەر تۆ یا زیاتر هەیە ئەو باوک ئێوی هەیمەنەی خۆی بسەپێنێ تۆ نابێ قوبوڵێکی جوانە بەس کاگوتەر من پێم وایە ینی زیاتر ئەو حاڵەتەش کە ڕێکخراوەکان گرتیانە بەر نەتیجەی ڕەدفعلی کۆمەڵی هەڵوێستی هەڵی ئیتر ناوێنین کەلتور من دڵنیام ئەوە ڕێی دین نییە بەڵام مامەڵەی دیندارەکان لەگەڵ قەزەی ئافرەتە مامەڵەیەکی ینی بەکەم سیرکردنی ئافرەت یا بە دەسەڵاتفەرمو دیندارەکان بەناو مسلمان کابرا هەتا دوانزەی شەو لە نادیە باشە بە فەرزی خۆیان ناکە ئەچێ مەسەلەن ژنە هێنێ ئەڵێ وڵا شەرعی خوا حەڵاڵی کردووە ئەی بۆ شەرعی خوا بۆ دوانزەی شەوی نادی و ئەی شەرعی خوا لە ناپاکیا و سەرگیریەکەت و ئەی شەرعی خوا لە نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئەی شەرعی خوا لەمانەیە کوا بۆ میعیارانت تۆ کەسێک بیت دوانزەی شەو بیتەوە ژن بیتە بەر شەق و باشە ناپاکیە و سەرگیری بەرامبەرکەیت و مافەکانی دابین نەکەیت و ئەم ئاکاری تۆ لەسەر دینی ئێمە ماڵ بێ بڵین تۆ پیاوێکی لە کۆمەلگایەکە تەسکەدەکە لێ نووسراوە مسلمان کاکە ئاخر ئەمەیە ئێمە باجەکەی ئەدین ئەوان ئەو بەڕێزانە ئەڵێ بەشیر دەمی سوتا و فول لە ماستاوەکە ئەوان کللتورێکی کۆمەلگا سیستەمێکی ئەلمانی خەڵکەکە لەسەر ئەم سیستەمە پەروەردە بووە خەڵکوا کەی ئەم دەسەڵاتە گوێی بە دینداری و بێدینی خەڵک داوە باکسەوە دەسەڵات حەزەکە خەڵک هەتا ئێوارە خراپە بکە خەڵک نەچێتە مزگەوت خۆی کاگوتۆری ینی حاڵەتێکی شەیە ینی لە داتاکان ئاماژە بەوە دەن ینی ئەو کەسانی کە مولتەزمن بەدینەوە کەمترین ڕێژەی تونند و تیژی و ڕێژەی تەڵاقیان هەیە بەڵام ئەمە مشکلەکەی کە ئەمەی کە ئەم ڕێکخراوانە ئەیکەنە ماڵ لەسەر ئیسلام و مسلمانان ئەوەیە کە ئێمە بەڕاستی کۆمەڵگەیەکمان هەیە کەسی مولتەزممان هەیە کە ئیتر ئەوە پێوترێ هەر لە مستەلەحی دینیشا مؤمن کە ئیتر بە تەواتی بڕوادارە بەوشتان کەسیشمان هەیە مسلیم هەر تەسلیم بووە و یعنی زۆر ئەو نەچۆتە ڕۆ نەچۆ لەسەرەوەی کە چۆن تێبگا لە دین مەسەلا چۆن خۆی بپارێزێ لە شتانی کە خوانەهی لێکردو چۆن ئەمر بەوانە بکە کە خۆ ئەمری پێکردو بەس تەنها بە ناو بە تەسکەرە ناوی مسلیمە ئەمە ڕێکخراوەکان ئیشیان لەسەر ئەمە کردووە بەڵام ئەکرێت ینی ئەو حاڵەتە وردە پێم وابێ ڕێکخراوەکانیش بەشێکیان گەشتونەتەوە قەناعەتەی کە چارە سەرەکی بەڕاستی لە زۆربەی شتەکانیان و چالاکیەکانیانەوە ئەگەڕێنەوە بۆ لای مامۆستایانی ئاینی کە ئەزانن کاریگەری زۆر گەوریانەیە لەسەر چاکسازی لە ناو کۆمەلگادا زۆر ڕاستە من لێرە تەنها ئەمیز ئەوە بڵێم مامەڵەی تاکەکان ناکرێت ماڵ بێ لەسەر دین ئێمە مامەڵەیەکمان هەبووە لە کۆمەلگایە کەسەکەی تر بتوێتی دین ئەو مافە یاومەتێ ستەمی لە ئافرەت کردووە ئەمە وای کردووە ڕەدولفعلێکی خراپی لای ئەم ڕێکخراوانە دروست کردووە هاتوون لە مقابلی ئەمە ئەوانیش ینی ژنیان بە چەو ساوەزانیوە وای هەستیان کردو لە کۆمەڵگەی ئێمە بەش خورا و ماف خوراوترین چین ئافرەت بووە ئیتر ئەم هاندانیان لەو ڕۆ بووە ئەمە وای کردووە ئێمە ئێستا زەرەرەکەمان گەورەتر بووە زەرەر لە هەردوو لاکەوتە خۆمە هەر زەرەر لە قەزەی یعنی مەسەلە پیا و ئافرەت ئێمە زەرەرمان لە کۆمەلگەکەمان کەوتووە کە هەردوو لاتیە زەرەرمەندین و زەرەرمەندی گەورەتر لە ژن و پیاویش لە پرۆسەی هاوسەرگیریە و تەلاق جیابوونەوەیە زەرەرمەندی یەکەم مناڵە ینی کە ئەو پرۆسایە زەرەرەکە بە تایبەتی بۆ وڵاتێکی وەک وڵاتی ئەمە کە نە لە ڕووی قانونیەوە نە لە ڕووی با بڵێن کۆمەڵایەتیەوە ئەم مناڵانە وەکو پێویست مامەڵیان لەگەڵ ناکرێت کەمە ئینشاڵڵا لە بەرنامەکانی داهاتووە باز لە جێکەوتە و ئاسارەکانی تەلاقەکەین لەسەر هەردوو هاوسەرەکە کە بەڕاستی ئەوەی کە خوا باسێکات لە جیابوونەوەشکە خوای گەورە دایناوە بە شێوەیەکی جوان بێ ئەوە نامێنێت معاملەیەکی زۆر ناشین لە خوێندەوارترین کەس و شارەزاترین کەس ئیتر لە دینا بڵێ یان لە ڕووی علمیەوە بڵێ دێ مامەڵەیەکی شایستە ئەکات لە کاتی جیابوونەوەیە بەڕقوقین تەعاملەکەوە سوتاوی ناو ئەم حاڵەتە هەم کۆمەلگایە هەم مناڵەکانن ئێمە لێرە ینی بەڕاستی بابینە سەر ئەو حاڵەتە نابێ هیچ لایەکیان نەڕێکخراوەکان نەدەسەڵات کەم تەرخەم و ینی بێ خەم بێ لەم دیاردا خەتەرناکەی کە ڕوو لە کۆمەڵگە خیتابیان بگۆڕن ئەبێ ئەم دەسەڵاتە تەوەجوهی خۆی لە کەناڵەکانی ڕاگەیاندنیە لە دام و دەستگا ڕسمیەکانیە ئەبێ تەوەجوهی خۆی بگۆڕێ بەرامبەر بە تێڕوانی پرۆسی خێزان ئەبێ ڕێکخراوەکان خیتابیان بگۆڕن کە ڕێکخراوەکان خیتابی خۆیان نەگۆڕن بەڕاستی ئەم قەیرانە بەرەو زیاتر ئەڕوە ئەبێ ئەو ڕێکخراوانە بێن کار لەسەر ئاشتەوایی خێزانکەن کار لەسەر تەبایی بکەن کار لەسەر ئەوە نەکەی بۆ نمونە ژن و مێرد دوان لێمەکە لەسەر ئەساسی قانون تەعامل لەگەڵ یەکەن ئەمە هی منە ئەوە هی تۆیە ژن و مێرد ئەبێ لەسەر ئەساسی تەعاون لەگەڵ یەکەن یعنی ئێمە قاعدەیەکمان ئەڵین الكلام اللين يغلب الحق البين قسەی نەرم بەسەر حەق ئازاڵە بێکاکە خۆ لە شەرعی شاخوا ئەفەرمی إن الله يأمر بالعدل والإحسان إحسان مرتبەیەکە لەسەر و عدلەوە یعنی عدل من حقێکم هەیە لە لای تۆ ئەمەی حەقەکەت لێسەرمەوە بەس بە قسەی خۆش قەناعەتم پێکی گردنی ئازاکەم کامیان گەورەترە حەقەکەت لێسەرمەوە یا گردنی ئازاکەم گردن ئازایەکە گەورەترێکە
خی پەروەردگار حتا لە مەسلەی قاردا فەرمێ فإن كان ذو عسرة حەقم وایە کە بچم ڕاهنەکەی بفرۆشم یا ماڵەکەی داگیرکەم بەزە فەرمێ فنەظیرة إلى مەیسەرە وەنیە کەواتە لەم مۆزوعانە ئێمە ئەبێ خیتابمان بگۆڕین ژنوا حاڵی بکەین کە پیا و نزیکترین کەسی تۆیە حتا لە باوکە نزیکترە لە برات نزیکتر لە هەموو تا ئەو کاتی لە پرۆسەکەیە کەی لە پرۆسەکەیە گەشتی تەقەنەعەت بەوەی ئەم پیاوە ئەو کەسە نییە کە ئەو کەلێنانەی ژیانی تۆ پڕکاتەوە جابەرەوەلی ئەو کاتە دوو کەسی بێگانن لە یەکتر بەڵام تا ئەو کاتە با ئێمە ئەو خیتابە زاڵکەین بەوەی کە ئێمە پێمان باش بێ و پێمان ضروری بێ ئێمە وەکو مامۆساعابانیش ئاماژەی پێکرد لێبوردەبین بەرامبەر بە یەکتر خراپەکانمان ببەخشین بە چاکەکانمان خێزانەکانمان بیر بکەینەوە لەوەی ئەمە دایکی مناڵەکانمانە ئەمە تەمەنێکمان لەگەڵ یەک بەسەر بردووە بیر لەوە بکەینەوە ئەو بەدیلی هەڵی ئەبژێنین تۆ ئەم تەلاقی یا ئەم پیاوە تەلاقتەیە بەدیلی تر هەر پیاوێک هەر ژنێکی ترە لەوانەیە ئەم لە ساسی مکەسەرات هێ بێ لە ساپەنجا لەوە ڕوو تۆشوناکی بە مەلایکە دوای ئەم یا مەلایکت ناهێنیتەوە دوای ئەم ژنێکی تر پیاوێکی ترە هێنیتەوە لەبەرەوە لەوانەیە ئەو تەنازولی بۆ ئەمی ئەەکەی زۆر کەمتر باجی هەبێ وەک لەوەی کە بۆ کەسێکی تری ئەەکەی لە دواترە من تەسەورەکەم ئەمانە لەوانەیە تا حدێکی باش فاکتەر بن بەڵێ وڵی من یەک خاڵی گرنگ ماوە ئەگەر پێما بێ ئاماژەمان پێنەدا کە خاڵێکی زۆر گرنگیشە لە ناو مەسەلە ژیانی هاوسەرەکاندا ئەویش ئەوەیە مەسەلەت چارەسەرکردنی کێشەکانی ژن و مێرد خۆیان بۆ خۆیان و تەدەخل نەکردنی کەسی دەرەوە یعنی ئێستا یەکێک لەو هۆکارانەی کە بۆ تەمایی جیابوونەوەی خێزانەکان بەڕاستی تەدەخلکردنی کەسی سێهەمە ئیتر مەسەلە دایک و باوکی هەردوو لابێ خوشک و برای هەردوو لابێ یان نەخێرجاری وا هەیە مەسەلە ڕەفیقەکەیەتی تەدەخل ئەکات لە ژیانی ئەم کەسە ئەبێتە مای هەڵتەکاندنی ئەم خێزانە یان جاری وا هەیە دراوسەکەیەتی یا جاری وا هەیە یعنی بە جۆرێک لە جۆرەکان سیرەکەی ئاست و مستەوای مەسەلە دەوروبەرەکە لەگەڵ ئەو خێزانەدا جیاوازن سیرەکەی ئەو شتێکی هەیە ئەوێ ئەمیش شتێکی هەبێ سیرەکەی یان بە جۆرێک لە جۆرەکان جاری وا هەیە هەر لە سەردانێکی ئاساییەدا کۆمەڵێک مەسەلە تعلیق و ڕەخنەگرتن و ئەم شتانە لە یەکێک لە تاکەکانی خێزان یا ژن یا پیاوەکە ئەگیرێ ئەمە ئەبێتە تێکدانی مەسەلە شیرازەی ئەم خێزانە بۆیە بەڕاستی گرنگە کە خێزانەکان یعنی لەسەر بنەمای ئەوە زیاتر خۆیان دروست بکەن کە ئەبێت کێشەکان بۆ خۆیان چارەسەریکەن و کێشەی دەریشەوە نەهێنن بۆ خۆیان و تەدەخلکردن چکۆ لە هەموو حاڵەتەکاندا جاری وا هەیە تەعامل نەکردن هەتا لە ماڵە ئەوە کاک دکتۆر زیاتر لەو بوارەشە شارەزایە مەسەلەی نەفەقا کە پیا و یعنیەکێ لە گرفتەکانی خێزانەکان کە مەسەلە ژن و پیا و لە یەکتری جابێتەوە بوونی مەسەلە دایک و باوکە لەگەڵ مەسەلە ئەو ژیانە لە ڕووی شەرعیشەوە بیت یعنی دروستکردنی سەکەنێکی تەواو و سربەخۆ بۆ ئافرەتێک ئەمە چۆنەڵی حەقێکە لەسەر پیاوکە جێبەجێکە بەس جاری وا هەیە مەسەلە خەڵکی تری سەربارەخا مەسەلە برای خوشکی کە سوکاری ئەیهێنێ لەگەڵ خێزانەکەی ژێنە لە نەتیجەیەکی باش نادات بەدەستەوە لە تێنەگەشتنیان بەرامبەر بۆ حاڵەتە بۆیە تەدەخلکردنی کەسانی سێهەم هۆکارێکی سەرەکیە ئەویش بۆ جیابوونەوەی خێزانەکان ئەوەی کە ئێمە ئاماژەمان پێ لە بەرنامەکە بە کورتی بۆی کە ئەخیری بەرنامەکەیە ئێمە وتمان ئەگەر بۆ تەحکیم بێت لە دوای ئەوەی کە گەیشتنەوەی پێش جیابوونەوە بۆ کەسێکی عادل و غیری ئەوە جیاواز لە کێشەکانیانە ژن و مێرد کەسی کە بەشدارکەن یعنی ئەو بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەیەگەر بیانوێت بەوە چارەسەری ینی کێشە بۆ خۆیان بنێنەوەوانێ کەسێکی کە بێن بینی خۆیانە داینێن پێویستە ژیانێکی تەواو هەو بەش بێ و تەنها پەیوەندیان یعنی لە ڕێی یەکترەوانە ئەو کێشانیان چارەسەرکەن و هەوڵ بن ئەو گرفتانە نەهێڵن لە کۆتاییدا دەستخۆشیتان لە یەکەم کاتی بەرنامەکەمان تەواو بوو هیوادارم توانی بێتمان سوودێکمان گەیان بێ و دەستمان خستبێتە سەر ئەو هۆکار و ئەو چارەسەرانەی کە بۆتە مای زیادبوونی ئەو داردێ و ئەم کێشە ترسناکەی کە ڕووی لە هەرێمان کردووە هیوادارین بە زووترین کات چارەسەر بێ و دەسەڵات و ڕێکخراوەکان و سەرجەم کۆمەڵگە بە خۆیان بچێتەوانێ بۆ دروستکردنی کەش و هەوایەک و بارودۆخێکی ئارام کە ئەو ڕێژەی شەڵا بچێتە دواوە و بە زووترین کات چارەسەر بێت دەستان خۆش بێ بۆ بەرنامەکە دەستخۆش بۆ بینەران بۆ گوێکردنیان خواتان لەگەڵ دەستان خۆش.